سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسۆی زانکۆوە بەردەوامین لەگەڵتانە بۆ باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لە دەرەژەی ڤیدیۆکانیشمان سەبارەت بە پەیمانگە تەکنیکە کارجێڕیەکان باسی بەشی کارجێڕی یاسا بۆ ئەوی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆلاین و پارالێل و ئێواران چەند بووە. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. قوتابیان و خوێنکارانی عزیز، بەشی کارجێڕی یاسا یەکێکە لە بەشە گرنگەکانی پەیمانگا کە قوتابیان ئەوانەی کۆنمرەیان کەمە و ئاواتیان ئەوەیە لە بەشی یاسا یاخود لە کۆلێژی یاسا بەردەوامی بە خوێندن بدەن. هەلێکە بۆ ئەو کەسانە ئەتوانن یەکەم بن لەسەر ئاستی پارێزگا و بگەڕێنەوە کۆلێژی یاسا. یەشێکە لەو هەلانەی کە بۆ قوتابیەکان زۆر گرنگە ئەگەر کەسێک بە هەر هۆکارێک نەیتوانی کۆنمرەی تەواو بێنێت ئەتوانێت لەو ڕێگەیەوە کە تایبەتمەندە بە بەشە وێژەیەکانیش ئەلەوێەوە بگەڕنەوە کۆلێژی یاسا بە هیوای ئەوەی هەمووتان بتوانن کۆنمرەیەکی بەرز بەدەست بێن و سەرکەوتوو بن لەو بوارەی کە هەستان پێیەتی. بۆ ماندووبوونی ئێمە لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵتان لە یاد نەچێ و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بە ئەوانش سود لە کەناڵەکەمان ببینن.